لەیەکێک لە یاریەکانی هەفتەی هەشتەمی خولی ناوی کوردستان هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە سیروانی نوێ کرد. لانیوە یەکەم سیروانی نوێی میوان کۆمەڵێک هێرشی بۆ تۆمارکردنی گۆڵ هەبوو، نەیتوانی وەرگێڕانێکی باشیان بۆ بکات و بیکەن بە گۆڵ. هەولێریش کەمترین وەڵامدانەوەی هەبوو، هەر بۆیە نیوە یەکەم گۆڵی لە خۆی نەگرت. لانیوەی دۆم هەردووتی پێشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد بە ئامانجی تۆمارکردنی گۆڵ و شکاندنی بربەستی یەکسانی. لە ئاخولەکی هەفتاونۆ ناوبژیوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد. محەممەد هاوار بەسەرکەوتوی جێبەجێ کرد و هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. یاریەکەش هەر بەم ئەنجامە و بەسەرکەوتنی کوڕانی هەولێر کۆتایی هات. بەداخەوە دۆڕین بەڵام یاریکی باشمان کرد، توانم لە ڕووی ئاسۆ زۆر بەسەر ئەوانە هەمان بوو، بەڵام حاڵە کاتێ دروست بوو لێدانێکی سزایان بۆ ئەژمار کرا، هەرچەند گوماناویش بووشتەکە، بەڵام ئێمە لەسەر ئەوە ناکەین بە بیانووی دۆڕانەکەمان. ئینشەڵڵا بتوانین لە هەفتەکانی ترەوە باشی خۆمان حازر بکەین و قەرەبووی ئەم دۆڕانە بکەینەوە. لە ڕووی ئاسۆ زۆر باش بووین، بەڵام ئیتر مۆفەق نەبووین لە گۆڵکردن. ئینشەڵڵا ئیش لەسەرەوەش دەکەین و بتوانین لە هەفتەکانی تر گۆڵ تۆمار بکەین و ئەنجامی باشتر وسیا خاڵ کۆ بکەین و ئەم جۆرە کۆتایی ببێنین. بەم سەرکەوتنە هەولێر کۆی خاڵەکانی بۆ 7 خاڵ بەرز کردەوە و خۆی گەیاندا خانەی 11 ڕیزبەندی. سیروانی نوێژ بە 11 خاڵەکەی لە ناوەڕاستی ڕیزبەندی مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.